خۆشەویستنی دوژمنمان. کاتێک بەهۆی ئیمانمانەوە دەسەوسێنرینەوە دەبێت دوژمنەکانمان خۆش بوێت و نوێژیان لە پەیناودا بکەین. ئەمە بنەمایە بە شێوەیەکی نایاب لە ژیانی ستیفانۆسدا دیارە کە یەکێکدا لەو پیاوانەی هەڵبژێنرا بۆ چاودێریەکی بێوەژنەکان. لێرەدا ڕۆلێکی تری نوێی هەیە بەهۆی ئەوە تەوساندنەوەی کە دێتە ئۆرشەلیم لە لای جوولەکەکان لە خزمەتی بانگە وازخوازی ستیفانۆسدا وردەبینەوە. ستیفانۆس پڕ بوو لە نیعمەت و هێزی خودا، پەرتوو نیشانی گەورە لە نێو گەڵدا دەگرت، وەک لە سەرەتای کردار خوێنمانەوە و نێردراوان ئەوانە بوون کە هێزێکی ناوازیان لە ڕوحی پیرۆزدا وەرگرتبوون بۆ ئەوەی بتوانین موعجیزەی ئەنجام بدەن. بەڵام ڕوونا کە کەسانی دیکەش هەبوون هەمان هێزەیان بەدەست هێناوە. ستیفانۆس یەکێک بوو لەوانەی. ستیفانۆس پڕ بوو لە نیعمەت و هێزی خودا، پەرتوو نیشانەی گەورەی لە نێو گەڵدا کرد. جا هەندێک لەوانەی لەو کەنیشتەی کە پێی دەگوترا کەنیشتی ئازادکراوان، ئەوان جوولەکانی یۆنانین کە لە ناوتان جیاوازیان دەکرد. جیهانەوە کۆچیان کردووە و لە ئۆرشەلیم نیشتەجی بوون. بەردەوام دەبێت لەگەڵ کۆرینیەکان و ئەسکەندەریەکان. ناوەندی پەروەردە لە جیهانی ڕۆمدا لە ئەسکەندەریە بوو، ئەوانەی لە ناوچەکانی کلیکیا و ئاسیان هەستان و دەمەقەلیان لەگەر ستیفانۆس کرد. بەڵام نەیانتوانی بربەرەکانی ئەو دانایە بکەن کە ڕوحی پیرۆز لە قسەکردنیان پێدا بوو. دیارە هەستیان بە هەرەشەیەکی زۆر دەکرد تا ئەو ڕادەیەکی کە دەستیان کرد بە تۆمارکردنی بە تۆمەتی درۆی هاوشێوەی دەوی لەگەڵ ئەیسەدا ڕوویدا. لەسەر ئەمە دەخوێنینەوە و ئەوەمان بۆ دەردەکەوێت کە چۆن لێکتون هەیە لە نێوان ئەمە و ئەوەی لەگەڵ ئەیسەدا کردویانە. بۆیە بە دێریەوە خەڵکیان هەندە تاکوو بڵێن گوێمان لێبوو سەبارەت بە موسا و خودا کفری دەکرد. ئەمە درۆ بوو. ئینجا گەڵ و پیران و مامۆستایانی تەورەتیان جۆشدا، هاتنە سەری و گرتیان و بۆ ئەنجومەنی باڵایان هێنا. شایەتی درۆزانیان دانا. دەیانگوت ئەم پیاوە وەستانی نییە لە قسەکردن لە دژی ئەم شوێنە پیرۆزە و تەورات. ئێمەش گوێمان لێبوو دەیگوت کە عیسای ناسرییە ئەم شوێنەی تێک دەدات و ئەو نەریتانەی دەگۆڕێت کە لە موساوە وەرمانگرتوون. ئەمەش درۆ بوو. جا هەموو ئەوانەی لە ئەنجومەنی باڵا دانیشتبوون چاوەڕێی تێبڕی و بینیان ڕووەک ڕووی فریشتە وایە. تۆمەڵگەی درۆ ئەوەی دوای ئەوە تا بەشی حەوتەم ڕوویدا وتاری مەزنی ستیفانۆسە لە بەردەم ئەنجومەنەکان وەستا و بە ئیبراهیم هەڵبژاردنەکەی دەستی پێکرد. پاشان چیرۆکی ئیسحاق، پاشان یاقوب و کوڕەکانی ئیسرائیل، هەموو چیرۆکی پەیمانی کۆن گیرانەوە بەرەوە سەردامی عیسا مەسیح دەڕۆیشت کە مەسیح المەسیح. ئەگەر کاتت هەیە ئەم بەشە بخوێنین چونکە پوختەیەکی گەورەیە بۆ هەموو پەیمانی کۆن. لە کۆتایی ئەم وتارەدا تۆمەتی توندی خستە پاڵ پیاوە ئاینیەکان و ئەمەی بە هەموو بوێریە کەوت وت ئەی قەلەرەقەکان، ئەی دڵ و گوێی خەتەن نەکراون. ئێوە وەک باو باپیرتان هەمیشە بربەکانی ڕوحی پیرۆز دەکەن. تێبینی بەکارهێنانی وشەکانی ستیفانۆس دەکەین، هاوشێوەی ئەوەی عیسا بەسەر کرد. ئاینیەکانی دەوت کاتێک وەک گۆرێک سپیکراو و دوورونی وەسفیان دەکرد. کاتێک ستیفانۆس بەهێزی ڕوحی خودا قسەی دەکرد، ئەم تۆمەتانەی خستە پاڵ پیاوەکی ئەنجومەکانی و لەگەڵ ئەوانیشدا پیاوی ئەنجومەن کە نیشت ئازارد کراو. بێگومان ئەمەش تووڕەیانی کرد. ئەوە دەخوێنینەوە کە ڕوویدا کاتێک ئەندامانی ئەنجومەنی باڵا گوێیان لەو قسانەی ستیفانۆس بوو، دڵیان پڕ بوو لە قین و دانیانی لێی جێر کردووە. بەڵام ستیفانۆس پڕ بووە لە ڕوحی پیرۆز. چاوی بیریەی ئاسمانە، شکۆی خودای بینی و عیساشی لە دەستراشی خودا وەستا بوو. گوتی دەبینم ئاسما کراوەتەوە و کوڕی مرۆڤیش لە دەسترسی خودا ڕاوەستاوە.
بەم گوێ خۆیان توند گرت و هەموویان بە دەنگێکی بەرز هاواریان کرد و تێکرا پەلەماریاندا. بردیانە دەرەوەی شار و بەردەبارانیان کرد. شەیتەکانیش جلەکانی داکانە و خستیانە بەرپەی. گەنجێک کە ناوی شاول بوو، شاولی فەریسی کە دەکاتە پۆلیسی بانگخوازی، مەزن و گەڵان. بەڵام لەو کاتەدا و پێش گۆرانی شاول دژی ستیفانۆس بووە و رازی بووە بە کوشتنی. کاتێک ستیفانۆسیان بەردەباران دەکرد، نوێژی دەکرد ئەیسای خاوەنشکۆ ڕوحم وەربگرە، ئەنجا چۆکی دەدا و بە دەنگێکی بەرز هاواری کرد: ئەی مەسیحەی خاوەن شکۆ ئەم گوناهەیان لەسەر منووسە. ئەمەی گوت و نووست. ئەمەش هاوشێوی ئەوەیە کە عیسا لەسەر خات وتی ستیفانۆس فێریەکەکانی عیسای بە شێوەی زۆر ناواز جێبەجێ دەکرد. لە وتاری سەرچیادا عیسا وتی: بیستونا گواترانە نزیکەکەت خۆش بووێت، ڕقت لە دوژمنت بێتەوە، بەڵام من پێتان دەڵێم دوژمنەکانتان خۆش بووێت، نوێژ بکەن بۆ ئەوانەی دەتان چسەوێنەوە، تاکو ببنە ڕۆلی ئەو باوکەتان کە لە ئاسمانە. ئەو خۆری خۆی بەسەر چاک خراپەدان هەڵدێت و باران بەسەر پیاوە چاک زۆرداریش دەبێنرێت. مەبەست لە قسەکانی عیسا لێرەدا ئەوەیە، ئەوە نییە کە ئەمە ڕێگەی گەیشتن بێت بە بەهشت، بەڵکو مەبەستی لێ ئەوەی کە منداڵی خودا توانای ئەوەی هەیە وەک چۆن ستیفانۆس لە سەردەمی قەیرانێکی گەورەی توانی پێکان لە بەهشتون کۆتایی هات. پرسیارەکەمان بۆ تێرامان و جێبەجێکردن ئەمە چۆن دەتوانێت پەیوەندی هەبێت پێمانەوە. پرسیارەکە ئەوەیە: سەرەڕای ئەوەی کە زۆربەمان هەرگیز ڕووبەڕووی لەم جۆرە چەوساندنەوە نابینەوە، بەڵام چۆن دەتوانین ممارەسەی ئەم بنەمای خۆشەویستنە لە ژیان لە ئەزموونەکان ڕۆژامان بکەین، کە لەگەڵ کەسانێکی درێژ ڕەنگ دوژمنایەتی باوەری مەسیحیەت بکەن، کاتێک چیرۆکێکی لەم شێوە لە کتێبی پیرۆزدا دەخوێنینەوە. هەندێکمان هەست بە تایبەتمەندی ئازاری پەرستن دەکەین، بەڵام هەموومان ڕووبەڕووی پلە جیاواز لە سەواندنەوە دەبینەوە. دەسەواندنەوە بەهۆی بڵۆڕۆمانەوە لە عیسا ڕەنگە یارمەتیدەر بێت ئەگەر ڕۆما 8:28 بهێنینەوە یاد. ئێمە دەزانین خودا لە هەموو شتەکاندا کار دەکات بۆ چاکە ئەوانەی خۆش دەوێت، ئەوانەی بە گوێرەی مەبەستی بانگکراون. قسەکانی عیسامان لەبیرە لەبارەی ئەو کە دوژمنەکانمان خۆش بووێت نوێژیان لە پێیناوە بکەین. سەرەڕای هەستکردنمان بە تووڕەی و بەرامبەریان سەرەڕیان نوێژکردنمان بۆ ئەوەی دەپەڕووی بەدەست بهێنرێت و سەر بکەوێت. عیسا وتی دوژمنەکانتان خۆش بووێت و نوێژ بۆ ئەوانە بکەن کە خراپ مامەڵەتان لەگەڵ دەکەن و دەتەچاچاندنەوە. بابیر لەم بنەمایە بکەینەوە و پێوەی بژین. کاتێک بەهۆی ئیمانمانەوە دەچەوسێنرینەوە، دەبێت دوژمنەکانمان خۆش بووێت نوێژیان لە پێیناودا بکەین.